زینە ئاراس لە بڕی سەگەکەی $5,000 دەبەخشێتە ئەو کەسەی بۆی بدۆزێتەوە. ئایا هەر بەڕاستی بزر بۆ سەگەکەی یاخود ئەمە تەنها ئاکتێکە بۆ ئەوەی کەناڵ و پێجەکانی دووبار ئەکتیڤ بنەوە بێتەوە سەرزاری خەڵک؟ ئایا ناوی جی کلاسێ سەدا گۆڕاوە؟ ناوی لێنراوە زینە ئاراس لەگەڵ سۆفین ئێستا نێوانیان چۆنە؟ ئەی ئێستا لەگەڵ خۆشەویستەکەی ماوە یاخود لێ جیابۆتەوە؟ ئەو کەسانە کێنە هەموو کات ڕەخنە لە زینە ئاراس دەگرن؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەیری ڤیدۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر بکە، وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی، وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ناوت بچێتە نێو تیر و پشکەوە و ببێ بە خاوەن خەڵات. خاتونی شۆخ و شەنگ زینە ئاراس لە هەر دەرکەوتنێکی زۆرترین دەنگدانەوەی بەدوای خۆیدا دەهێنێتن. ئەم جارە بەزمی سەگەکەیتی. زینە ئاراس خەڵکی شاری هەولێرە، لە هەولێریش لەدایک بووە، لە ئێستادا تەمەنی 25 ساڵە و ئێستاش لە کوردستان لە شاری هەولێر دەژیتن. زینە ئاراس چەند ڕۆژێک پێش ئێستا ڤیدیۆیەکی بڵاو کردەوە دەربارەی سەگەکەی کە زۆر خۆشی دەوێت. بە شێوەیەک باسی دەکاتن، دەڵێ زۆر لە من تێدەکا، ئەو کاتانەی کە بێتاقەت بم ئەویش بێتاقەت دەبێ، ئەو کاتانەی دڵخۆش بم ئەویش دڵخۆش دەبێ. بۆیە ئەو ئاژەڵێ زۆر لەلا خۆشەویست و هەموو کاتێکیش لەگەڵ یەکتری یاری دەکەن. وەزینە ئاراس چەند ڕۆژێک پێش ئێستا لە سناپچاتەکەی ڤیدیۆیەکی بڵاو کردەوە، وتی هەر کەسێک گەر سەگەکەم بۆ بگەڕێنێتەوە ئەوە $5,000 دەکەمە خەڵات وەکو خەڵاتێک بەرامبەر ئەم ئاژەڵە وەکو بەرامبەر سەگەکەی بە ناوی مۆریس. بۆیە تاوەکو ئێستا سەر و شوێنی ئەو ئاژەڵە دیار نییە و خەڵکانێکی تریش هەنا دەڵێن ئەمە لەوانەیە زینە ئاراس تەنها بۆ ئەوە وای کردبێتن کە ئەکتیڤی کەناڵەکانی بەرز بێتەوە. بەڵام ئێمە وەکو کلیل میدیا بڕوا ناکەین کارێکی وا بەرامبەر سەگەکەی بکە لەبرەوەی زۆر و هۆگری ئاژەڵەکەی بۆ سەگەکەی زۆر خۆش دەبێتن، بۆیە بڕوا ناکەین شتی وای کردبێتن. وەزینە ئاراس ئەمانێکی کورت و ناوبانگێکی زۆر لە سەرەتادا خەڵک وایان دەزانی زینە ئاراس مۆدێلە، بەڵام ئەو بلۆگەر بوو و لە ئێستاشدا دەڵێن من نە بلۆگەرم و نە مۆدێل، من لە ئێستادا بزنس ومانە. زینە ئاراس ساڵانێک پێش ئێستا لەگەڵ خێزانەکەی سەفەری دەرەوەی وڵات دەکەن و دەستنە وڵاتی ئەڵمانیا. بۆیە زینە ئاراس چەند ساڵێک لە وڵاتی ئەڵمانیا دەژیتن و تەحمولی ژیان ناکا لە ئەڵمانیا، دەگەڕێتەوە کوردستان. دوای گەڕانەوەی ئەکاون دادەنێتون لە سۆشیال میدیا ئۆتۆماتیکی بەناوبانگ دەبێتە و تاوەکو ئێستاشی لەگەڵدا بێ هەوادارش ئێکجار زۆری لە خۆی کۆ کردوتەوە. زینە ئاراس بازەوە دەکە هەر لە مناڵیەوە دەستی بەکارکردن کردووە، بۆیە تاوەکو گەیشتوتە بەو ڕۆژێ ئەو ڕۆکە و توانێتی ئەو هەموودا هاتە کۆ بکاتەوە. زینە ئاراس بازەوە دەکاتن پێشەوەی بچێت بۆ ئەوروپا کاری کردەوە و هەروەها لە ئەوروپا لە چێشتخانە قاپی ششتۆ و چەندان ئیشی تری کردو لە ساڵۆن کاری کردووە و دوایە گەڕاوتەوە کوردستان لە چەندین شوێن کاری کردو و کاری بزنزی کردووە و دووسێ بزنزی کردو سەرکەوتونە بۆ لێ، بەڵام دوا هەمینیان کاری ساڵۆنی دەکاتون لە ئێستاشدا بەردەوامە لەسەر ئەم کارەی و سەرکەوتنێکی ئەکجار بەرچاوی بەخۆیدا بینیوە، بیریشی لەوە نەکردوتەوە جارێکی تر لە شارێکی تری کوردستان ساڵۆن بکاتەوە. بۆیە دەڵێتن هەز دەکەم خانمان زیاتر ڕقیان لێمەلەوەی کە پیاوان خۆشیان دەوێم، هەز دەکەم هاواداری پیاوم زیاترە لە ئافرەتان. بۆیە دەڵێ لە ئێستادا بیری لەوە دەکەمەوە بزنزێکی نوێدا بهێنم، بەڵام لەم بزنزێمدا هەم پیاوان هەم ئافرەتان سوود لێ ببینن، نەک تەنها ئافرەتان سوود ببینن. بۆیە لە ئێستاشدا ئەم بزنزەم ئاشکرا ناکەم، لە کاتێکدا وەکو بۆم دەیتەقێنمەوە هیوادارم هەموو لایەکتان بەدڵتان بێتە. زینە ئاراس زۆر ڕەخنی ئەوەی لێ دەگیرێ چۆن توانیت ئەم جی کلاسە بکڕی و دوای ئەوە خانی و بکڕی، دوای ئەوەش ساڵۆن دابنەی. ئەویش لە وەڵامدا دەڵێتن باوکم و برام یارمەتیم دەدەن و ئەم نیشکارم کردو تاوەکو گەیشتم بەو ڕۆژە و ئێمەش پرسیارمە ئەوێ ئایا تۆ تەمەنە تەنها 24 ساڵە؟ بێگومان دەبێ خێزانەکە یارمەتیاندا بێ
ئەگەر نا لە تەمەنی 1 ساڵیەوە ئەگەر ساڵانە داهاتی 1 دەفتەر دۆلار بێ ئەمە قەداریش دەبێتەوە لەسەری. ماوەیەک پێشێستا زینە ئاراس لایڤ دەکاتەوە لە تیکتۆک و هەوادارێکی زۆریش پێ دەڵێن جی کلاس ئەویش تووڕە دەبێتون لە هەوادارەکانی ئەوەندە ئەو قسەیە دووبارە بکەنەوە لە ڕقی ئێوە بە تیارە خاسە لە هەولێر دەسوڕێمەوە. تاوەکو ئێستا ناوبانک چی لە زینە ئاراس ساندۆتەوە وە چیشی پێبەخشیوە. زینە ئاراس لە وەڵامدا دەڵێتن ناوبانک ئەو شتانەی پێبەخشیوم کە خۆشەویستی ئێوێ بەرامبەر من هەتانە، بەڵام ئەو شتانی کلێمی سندۆتەوە ئازادیمە، ناتوانم بە ئازادی خۆم بچمە هەموو شوێنێک. بە تایبەتی لە جێژنی ڕەمەزانی 2021 زینە ئاراس دەچێتە باخێکی گشتی لە هەولێر. چەندین خەڵک بە دوای دەکەون هەموو پێی دەڵێن جی کلاس. بۆیە زینە ئاراس باز زۆر دەکاتم من بیرم لەوە نەکرد بۆ تۆ کە هەوادارێکی ئاوا زۆرم هەیە و خەڵک دێتە پێشم، تاوەکو ئەو کاتە ئاسایی بوو کە داهاتنە لام و وێنیان لە گەردەگرتم و زۆریشم پێخۆش بوو کە هەوادارێکی ئاوا سەرسەختم هەیە، هەم لە ئافرەت هەم لە پیاو دەهاتنە پێش و وێنیان دەگرت. زۆر ئاسایی بوو، بەڵام دواتر نابەرپرس هاتنە پێشم و وە ئەم قسەیان بە من وت. بۆیە کەسێک کاتە پێشم و هەمان ئەو قسانەی کۆمنتی بۆ دەنووسیم لە سۆشیال میدیا هاتە بەرەو ڕووم ئەو قسەی بەرامبەرم کردەوە. بۆیە منیش خۆم پێ نەگیرە و مۆبایلێک و مستێکم لە دەموچاویدا و ئەو کەسی هیچ کەسێک ناتوانێت کە ئەم قسانەی بۆم لە کۆمنت دەنووسێت لە سۆشیال میدیا ئاوا بەڕوەڕوو بێتە پێشم ئەم قسانم پێ بڵێتەوە. بۆیە وەکو کابرای لێ دەکەم مستێکی لێ دەدام. ماوەیەک پێشێستا لە زاری خۆی لە سۆشیال میدیا بڵای ئەوەی کردەوە کە من خۆشەویستم هەیە، بەڵام خۆشەویستەکەم لە ئاستی مندانیە لە ڕووی مادیەوە، ئۆتۆمبیل و ڕقم مۆبایل و ڕقم سیارەی لە من نزمترە، بەڵام من کەسێکم خۆشدەوێت بە دڵەوە نەک ماڵ و مەڵکیم خۆش بوێ. بۆیە بەم ڕۆژانەی ئاخیر چاوپۆکەوتنێکی کرد وتی لە ئێسادا خۆشەویستم نییە و سینگڵم، بەڵام سەتانسەد قسەکەی خۆ پژڕاز نەکردەوە. ئێستا نازانین خۆشەویستی هەیە یان نا، بۆ پەیامێکی بۆ خەسووجیانی هەیە دەڵێتن ئەگەر خۆشی بوێم خۆشم دەوێت، ئەگەر خۆشیشی نەوێم خۆشم ناوێ. زۆر سپاس بۆ سەیرکردنیتەوە ڤیدیۆکەمان. ئەو پێتان خۆش ئەمجارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. وەرەوە لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی. وەروە سناپشاتەکەشمان ئاد بکە ناو دەچێتە نێو تیر و پشکە و بۆ ئەوی بەخاوە خەڵات. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.